بەڕێزان بەس پێم بڵێن لەکوێ بووە کوردستانە کە درۆن و تفرۆکە و بۆ سەواریخ ئاوا کڵاشە دەکات لەولال و ئەولا دێ و دەڕوە دەرێ شەبەکەی تۆپانەیە سەرکردە یعنی کوردستان ناو چەقی شەڕەکاندایە سەرکردە تو تێی بتەقینی هەمووی هەڵبێ ماڵ یەکەم شت بی لە خۆت و ماڵ و منداڵ خۆشت پێ مەرجە بی خۆشت پێ سەرۆکی حکومەت بی خۆشت پێ قائیدی دەڤەری سەوز بی کاکە لەکوێ بووە سەرکردە یەکێک لە غەڵەت جیاکاریەکان ێستا خەڵکی ئاسایی یان کە بە سەرکردە حیساب بکری ئەوێ لە کاتی تنگانەکان ئامادەکاری دەبی خۆی بە شەهیدکردن دەدا لە پێناوی میلەتەکەی ئەوەی ئەو زارەی پارتی کردی کە کەس نازانی مەسعود بارزانی لە چییە بە جددیمە کە بڕیاری ڕقەمیەکی هەرێمی لە دەستە کەس نازانی سەرۆکی حکومەت لە چییە بە قوربان ئەبێت لەو چرکە ساتە حکومات وەکو هەموو حکومەتەکانی دنیا کاکە ئەمە لێرە بووین وەختی لێرەین یعنی کە شەڕی ئوکرانیا دەستی پێکرد هەر هەفتەی یەکەم ڕاستە هەندێک جم و زۆڵی اقتصادی ڕوویدا و بە پەلە وەزیرەکان هاتن شتەکانیان تەرتیب کرد ڕێنماییان دەدا خەڵک مەلجەئیان دروست کرد مەلجەئەکانیان پێگوتین هەموو گەڕەکە چەند مەلجەئەیە خەریتەیان دابەش کرد نامیلکەیەکی بچووکیان هەموو ماڵەکان لە قوتابخانەکان مناڵیان پەروەردە دەکرد دەرس بە دەرس ئەگە بۆ شەرچ دەکەن ئینزال لێ دەدرێ تێمدەگی خۆتان بشارنەوە ئامادەکاری دەکردی ئامادەی کورە لەکنەمە مەکتەب لە زیاتی منداڵ فێرە ئەوە بکە ئەگە شەڕ بوو مامۆستا پەروەردەبی گوتی قەپات کە بڕۆ ماڵێ ئەوە لەکوێ بووە سەرۆک حکومەت هەربێ سەرۆک مەرجە هەربێ نازانم چ هەربێ ئەو لەکوێ بۆ شتی والا پاڤل دیار نییە مەعاش نییە ئاو هەندە نییە کارەبا هەندە نییە تەی تەقێنە گرانی دەستی پێ دەکات کورە براکەم ئەنگولۆچێ تخۆ ئەوە بە دیارتان خست ئەوانە سەرکردێکی بوو دەڵە و ترسنۆکن دوو کاچ خۆم ئێران و ئیسرائیل ئەوە دەبینن دوو دەوڵەتن یەکتریان وێران کرد تۆ چی یعنی بەڕێزان ڕاستە 12 سەعاتی یەکەم هەمومان یعنی هەسپان پێ کرد ئێران جام کرا ئێران سقوط پێکرا تقریبا ڕەتلی یەکەمی هەموو قیادات لە ناوچوو ئەو هەموو چەک و جبەخانەیە تەقێنراوە کاکە دوای 12 ساعت یعنی بە جددی ئێران وا هەڵساوە و لە 73وە زەربەی وای پێ نەکەتێ ئیسرائیل ڕاستە گورزی زۆر گەورەی لە ئێران وەشاندیە بەڵام کاکەوە دووشەوە ئیسرائیل وێران بووە ئەڵێن بەس دوێنێشەوە 41 باڵەخانە تەفریت و نابووە پێیگەتیە قەت ئیسرائیلەکان ئەوە نیە زۆر ئێران حەقی نییە داوێتن ئەو لایوان کوشتنیەک جوولەکە فەرقی نییە لەگە سەربازبی مەدەنیبی ئەوە وزە نەزەرێکی قەناعەتێکی عەقیدەیی ئێرانیە ئیسرائیل لە دامەزراوە حکومی ئەوکان دەبەست ئەو لێ دەدا حەقی نییە ئەو ڕۆژە هەیە کاچ خۆم تۆ ئێرانێک تەنجی بە ئیسرائیل وە هەڵچنیە تو چی حوسێن یەزدان پەنایەک لە ناو هەولێری قید دەکەیەوە ڕیسک بە حەیاتی داوای شۆڕش و ڕاپەڕین دەکە فشەکەر بڕۆ لە ناو ڕۆژەڵات ئەو قسانە بکە نەک لە ناو لە شوێنێک ڕیسک بە خەڵک بکەی ئەخر ئەوە نیشان دەدا کە ماڵی بارزانی لە پشتین دەگەنا حوسێن یەزدان پەنا چی هەموو کەستەی ناسیت قەست لێرەدا دێتن سعودیایەکی گەورە و گوران کە 2 تریلیۆنی دایتە ئێرە ئەمریکا بەس ئەوەی بیپارێزی لەو شتانە چەچی هەیە دەوڵەتە ماستاو بۆ ئێران دەکە من ناڵم کاکە ماستاو بۆ ئێران بکەن یان ئیسرائیلکەن ئستفزازی کەس مەکەن کورد دەبێ کورد بای یەک پارویە لە باشوور شتەکەی قسەک دەبی لە نهێنی بی نەک ئستفزاز کرد ئەوە بی حتا لە خەتی سلێمانیش من ئاگام لێیان دەچیانن ئستفزازی جموزۆڵیان کردیان دەکەن لە دژی ئیسرائیل کاکە خراپە لۆ کورد یعنی لۆ 6 ملیۆن کەس بە هەرحاڵ یعنی ئەو ڕۆژەی دروست بوو نیشانی دە ئەوانات سەرکردێکی ترسنۆک و لەرزۆک و بوو دەڵێن و هیچ نییە حکومەت نیە لەکوێ کاکە وەڵام دوێنێ شتەکەم نووسێندا کەس پێخۆ هەموو کەسێک خاوەن مەڕ و ماڵات بێ سێڵ بێ یەکەم شت دەچیتن دەیانژمێری جیهانی نەخۆشە جیهانی ئەوەیە لە گورگ دەیپارێزی کورەکە چی خۆم ئەی هاوار ئەوانە ئەو دوو حزبە بە تایبەتی پارتی 100% بڕیار هەم سەرۆکی حکومەتیان هەیە مەسعود بڕیار دەری تەقریبەن ڕەقەمیەکە لە هەرێم بۆ خۆفەرزکردنەی
هەر ڕاست تێکەقاندی ڕۆیە بەخۆی ماڵ و منداڵی و میلەتە 6 ملیۆن کەس شتە و گۆڕێ بەزیێشتە ئەوە قائیدەکەتانە پارتیەکان